ئێمە وەکو گروپی خانمانی دەستڕەنگەیەنی ڕزگاری ئەمڕۆ گروپەکەمان ڕاگەیاند زۆر سپاسی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەکەین کە توانی هاوکارمان بێت لە ماوەی 3 مانگە ئەم خانمانەمان پێگەیاندووە و هەموو ئەشیاکانی خۆیان دابینیان کردو بۆمان ئێمە ئێستا لەم پێشانگەیە ئەیفرۆشینەوەنێ. گروپەکەمان لە 18 ئەندام پێک هاتووە تا ئێستا هەندێکمان خوێندکار و هەندێکیشمان دەرچووە دەرچوو پەیمانگای خوزانکۆیە.